چەند بەرپرسێکی پارتی دیموکراتی کوردستانی عێراق بە سەرۆکایەتی قاسم شەشۆ سەر لە بەیانی ئەمڕۆ لە شەرەفەدین کۆبوونەوە و کۆبوونەوەیەکیان دژ بە پەکەس هازدا و سەرۆکی ئەنجومەنی ئاوادانکردنەوەی شەنگالیش خدر ساڵحیش ڕایگەیان ئەو لایەنانەی دەیانەوێت ناکۆکی و دووبەرەکی لە نێوان خەڵکدا دروست بکەن بۆیە هیوادارین خەڵکی ئێزیدی بەشداری پیلانەکانی پارتی و بەرزانی نەبێت. فەرمانداری هێزە چەکدارەکانی پارتی قاسم شەشۆ و فەرماندەی تابووری چەکداری پارتی ئەمیر فوت لەگەڵ چەند بەرپرسێکی پارتی سەر لە بەیانی ئەمڕۆ لە شەرەفەدین لەگەڵ چەند لایەنێکی ئێزیدی کۆبوونەوە. ژمارەیەک لایەنی ئێزیدی کە چاوەڕوان دەکرا بەشداری کۆبوونەوەکە بن بەشداریان نەکرد و بەڵام بابە شێخ بەشدار بوو. بەپێی ئەو زانیاریانی بەدەستمان کەوتووە ئامانجی ئەو کۆبوونەوەیە ڕێخستنی ئێزیدیەکانە دژ بە پەکەکە. لە کۆبوونەوەکەدا قاسم شەشۆ وتوێتی دەبێت گەریلاکانی پەکەکە لە شەنگال دەربکرێن. قایمی شەنگال محەممەد خەلیلیش وتوێتی بە هیچ شێوەیەک ڕێگە نادەین شەنگال بکرێتە قەندیلی دووەم. لەو بارەوە کۆردیناسیۆنی کۆمەلگای دیموکراتی ئێزیدیان لێدوانێکی نووسراویان بڵاو کردوتەوە. لە لێدوانەکەیاندا هاتووە لە شەنگال گەمەی سیاسی چەپەڵ دەکرێت و پلانگیری لە ئارادایە. ڕاشیان گەیاندووە گەلی ئێزیدی ئیتر خۆیان بەڕێوە دەبن لەلایەک سەرقاڵی ساڕەشکردنی برینەکانی دوای کۆمەڵکوژین و لەلایەکی تریشەوە خەریکی ئاواکردنی ژیانێکی نوێی شکۆمەندانن. بەڵام هەندێک هێز ئەو پێشکەوتن و خۆ بەڕێوەبەری ئێزیدەکان بە ئاستەنگ دەبینین بۆ خۆیان. لە بەشێکی تری لێدوانەکەی کۆردیناسیۆنی کۆمەلگای دیموکراتی ئێزیدیاندا هاتووە ئەو هێزەی بووە هۆکاری پێکاتنی کۆمەڵکوژی سەر ئێزیدیان ئێستا دەیەوێت دەسەڵاتدارەتی خۆی بەسەر شەنگالدا فەرز بکات. ئەوەش لە ڕێگەی کڕینی ئێزیدیانەوە دەیکەن بە پارە. دەیانەوێت گەنجانی ئێزیدی بە پارە وەک سەربازی خۆیان بەکاربهێنن. لە دوایین هەوڵی چاپەڵیشاندا گەورەی ئێزیدیان بەرپرسی ڕۆحی ئێزیدیان و سەرۆک عەشیرەتە ئێزیدیەکان لە دەوری یەکتر کۆ دەکەنەوە و بەو شێوەیەش ئەوانش بەشداری تاوانەکانی خۆیان دەکەن. لە کۆتایی لێدوانەکەشدا ڕایان گەیاندووە هەوڵی دەرکردنی گەریلاکانی پەکەکە لە شەنگال بە مانای ڕەخساندنی دەرفەت دێت بۆ کۆمەڵکوژێکی تری ئێزیدیان بۆیە بانگی ئێزیدیان دەکات کە دەرفەت نەدەن جارێکی تر خیانەتیان لێ بکرێت.